بەشێک لە زەویەکانی مام عەبدوڵڵا لەنێو ئەو 4500 دۆنم زەویەیە کە سوپای عێراق بەنیازە لە سنووری تۆپزاوە و ترکەڵان و تسعین و یاچی دەستی بەسەردا بگرێت. مام عەبدوڵڵا دەڵێت مێژووی باوباپیرانمان لەم ناوچەیە زیاتر لە 2 سەدەیە، بەڵام ئێستا سوپای عێراق بە نووسراوی ڕژێمی بەعەز دەیەوێت ئەم زەوی وزارانەمان لێوەربگرێتەوە. ئەمان وتیان دروێنەی خۆتان تەواو بکەن، بەس پاش دروێنە دڵنیام نایلن خەتی لەو زەویانە بدەین. ئێمەش بۆیە داواکارین، ئێمە لێرە گرتبوونیتەوە مامان گرتووە لەگەڵ برا تورکمانەکانمان نێزک ئەم گۆڕستانە بۆی بزانن کەوا چەند خەڵک لێرە مەزلومە لە کورد و تورکمان. لە سەرەتای ئەم هەفتەیە لیژنەیەکی باڵای سەربازی وەزارەتی بەرگری عێراق بۆ ڕووپێویکردنی زەویەکان هاتوونەتە گوندی تۆپزاوە. بە گوێری نووسراوێکی فەرمیش کە چەند ڕۆژێک پێش ئێستا دەرچووە، فەرماندەی فیرقەی 11ی سوپای عێراق داوای لە فەرمانگەی کشتوکاڵی کەرکووک کردووە ڕووپێوی لە زەویەکانی کەرتی 23 دیبکتەپە و 24 تۆپزاوە دەست پێ بکەن. فەرمانگەی کشتوکاڵی شۆبەی یایچی ڕاستپاردووە کە ڕووپێوی بۆ گەڕانەوەی زەویەکانی وەزارەتی بەرگری لە ناوچەکە تەواو بکەن. لێزگبوونی لە منشئاتی عسکەری و منشئاتی نەفتی ئەم زەویانەی ئێمە داگیر کرا لە ژێر ناوی بەرژەوەندی گشتی بەستە من ناوچەی ئێمە 135,000 دۆنم زەوی داگیر کرا. کورد و تورکمان پێکەوە دواهۆشداریان بە وەزارەتی بەرگری عێراق داوڕایان گەیاند هەفتەی داهاتوو خۆپیشاندانی سەرتاسەری لە کەرکووک ئەنجام دەدەن. نوێنەری جوتیارانی تورکمان دەڵێ ئیدارەی کەرکووک دەستی هەیە لەم پێشێلکاریانە. هۆشداریش دەدەنە سەرۆکایەتیەکانی عێراق کە بارودۆخەکە لە کەرکووک لە لێواری تەقینەوەدایە و چیتر ئەم دەستێوەردانانەی سوپای عێراق لەسەر زەویەکانیان قبوڵ ناکەن. ئەما وەک بۆمبێکی تەوقیت کرا وایە و لە هەر کاتێکدا بێت دەتەقێتەوە. ڕۆژی یەکشەممە خۆپیشاندان دەکەین و شەقامەکانی کەرکووک دەگرین. شەوارع کەرکووک. لە قۆناغی یەکەمدا سوپای عێراق دەیەوێت لە سنووری فیرقەی 11 کە گوندەکانی دەوروبەری تۆپزاوە دەگرێتەوە زیاتر لە 13,000 دۆنم زەوی بگەڕێنێتەوە بۆ وەزارەتی بەرگری. جوتیار و خاوەن زەویەکانیش ئەمە بە داگیرکاری ناو دەبەن و بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەنەوە. کورد و تورکمان دوایین زەنگی ئاگادارکردنەوەیان بەلایەنە پەیوەندیدارەکاندا بە تایبەتی وەزارەتی بەرگری عێراق کە ئەگەر لە ماوەی 2 ڕۆژدا کێشەکانیان چارەسەر نەکرێت ئەوە لە سەرەتای هەفتەی داهاتووەوە دژی داگیرکاری زەویەکانیان لە سنووری تۆپزاوە خۆپیشاندانی بەرفراوان ئەنجام دەدەن. دیلان بەرزان کوردستان 24 کەرکووک.